شەڕی ئەشرەفیە و شێخ مەقسوودە. ئەم شەڕە تەڵەیە بۆ هێرشکردنە سەر هەسەدا، بەڵام تا ئێستا ئەو هێزە خۆی لەو تەڵەیە پاراستووە. 5 ڕۆژە 300 شەرەڤانی ئاسایشی ناوخۆی گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕوبەڕووی گروپە چەکدارەکانی سەر بە ئەحمەد شەرح بوونەتەوە. شەڕەکە تەنها دژی ئەم دوو گەڕەکە نییە، بەڵکو ئامانجی گەورەتری لە پشتەکە بەستنەوەی حەڵەبە بە عەفرین ئەو ناوچانەی تورکیا داگیری کردوون. دووەمی شتێوەگلانی هێزەکانی هەسەدەی لە شەڕێکی بێکۆتایی هێزەکانی سووریای دیموکرات لە ساڵی 2015 کە دامەزراوە بەردەوام خۆی پاراستووە لە شەڕی گروپە چەکدارەکان و حکوومەتی پێشووی سووریا ئێستا شەمانکار دەکات. مەترسیەکانی تێوەگلانی ئەم هێزە لە شەڕی گروپە چەکدارەکان فرەلایەنە، هەسەدە لە ئاستی نێودەوڵەتی ناشرین دەکات بەوەی بڵێن ڕوبەڕووی هێزی دەوڵەت بۆتەوە و وەک یاخی ناوی برن. دووەم بە چوونە ناو شەڕ و بەردەوامیدان بەو شەڕە گروپە چەکدارەکان لەلایەن حکومەتەکەی ئەبوو محەممەد جۆڵانیەوە ئاسانتر کۆنتڕۆڵ دەکرێن، چونکە لە نەبوونی شەردا مەترسین بۆ کورسیەکەی. هەسەدا کە پێکاتە سەرچەکەی لە هێزەکانی یەپەگە و یەپەژەیە، بەڵام گروپی دیکەی ناوچەیش زۆرن کە لە نێو هەسەدە ڕۆڵ دەگێڕن. هەمویان داوایان کرد کە هەسەدا پشتیوانی شەرەڤانانی حەلەب بکات، بەڵام هەسەدە لە ڕووی سەربازیەوە ئەو کارەی نەکرد. بە دوو ئامانجیەکەم لە ڕووی پراکتیکیەوە هاوکاریکردنی ئەو دوو گەڕەکە قورسە، چونکە دوایین خاڵی سەربازی هەسەدا نزیکەی 50 کیلۆمەتر لەو دوو گەڕەکەوە دوورە. جوڵاندنی هێزی ژواتەیکردنەوەی بەرێکی هەمەلایەنی شەڕ لە سەرتاسەری سووریا ئەوە ژیانی خەڵکی ڕۆژاوایی کوردستان زیاتر قورس دەکات. سوودەکانی نەبوونی شەڕ زۆرن، بەڵام ئەوەی گرنگە هەسەدا ناچارە حسابات بۆ ڕایگشتی نێودەوڵەتی و یاساکان بکات. با شەڕکردنی لەگەڵ گروپە چەکدارەکان واتای شەڕکردن لەگەڵ حکوومەتی ناوەندی کە لە ئاستی نێودەوڵەتی دادان پێدانراوە. شەڕی هەسەدەش دەبێت بە شەڕ یاخی بوون کە هەسەدە نایەوێت ئەم تۆمەتەی دوا بخرێت.